بانگ بە شێوەیەکی گشتی ئەمەیە. 4 جار ئەڵێین الله ئەکبەر، الله ئەکبەر، الله ئەکبەر، الله ئەکبەر، الله ئەکبەر. لە بانگدانەکەشە هەمزەکەی نابێت درێژکەین و هەمزەی ئەوەڵ نابێ بڵێن الله ئەکبەر، ئەوە بێ بە پرسیار، چونکە ئەوە ئەسڵەکەی بێ بە الله ئەکبەر، ئایا خوا گەورەیە، ئەو پرسیارەکە وای لێت. ناژوێ بڵێن الله ئەکبەر ئەکبەر، ئەو نابێ ئەوە درێژکەین. ناژوێ بڵێن الله ئەکبەر، ئەوەش نابێت، چکە هەردووکیان معنای خراپیان هەیە. 4 جار ئەڵێن الله ئەکبەر، اینجا ئەڵێن ئەشهد أن لا إله إلا الله، أشهد أن لا إله إلا الله، مش 2 جار. 2 جارش أشهد أن محمدا رسول الله، أشهد أن محمدا رسول الله. انجا 2 جار حي على الصلاة، حي على الصلاة، حي يعني ورن، حي على الفلاح، ورن بوسر فرازي. 2 جار لين حي على الفلاح، انجا لين الله أكبر، الله أكبر، انجا لين لا إله إلا الله. هندي كسب هلا علي الله أكبر، الله أكبر، الله أكبرني، أكبروا. پاشان درێژکردنەوەکان هەر یەکە بێت لە شوێنی خۆیانەوانی کە پێویستی بە درێژکردنەوەیە. أشهد أن محمد رسول الله، ئەمە لەبەرەوەی لە ئەخیرە ئەوەستی لەسەری درێژکردنەوەی لە قورئانیشە توانی 6 حرەکەت درێژکەیتەوە یا زیاتر. بەڵام نابێ بڵێ أشهد أن لا إله إلا الله، نابێ، چکە ئەو هەم ها ئەلێ أشهد أن لا إله إلا الله ناشێ درێژ بکرێتەوە. بەڵام بۆ لایەکە ئەبێ لەبەرەوەی بە دوای ئەوە هەمزە هاتووە لە وشەیەکی ترە کە ئەوە پێی وترێ مەدی منفەصل و جائزیشە درێژەکرێتەوە 2 یا 4 یا 6 حرەکەت. لە بانگی نوێژی بەیانیشە دوای حي على الفلاح سنة طبعا 2 جار بوترێ الصلاة خير من النوم، يعني نوێژکردنەکە باشترە لە نوستنتان. 2 جار ئەو ترێتەوە لەبەرەوەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام تەئکیدی لێ کردووەتەوە، ئیقراری لەسەر کردو. ئەمە بانگەکەی وشەکانی قامەتیش کە بە بانگێکی بچکۆلەیە و واناسراوە بۆ ئاگادارکردنەوەیە کە نوێژ دابەسترا، ئەمەیە. الله أكبر، الله أكبر 2 جار. أشهد أن لا إله إلا الله، أشهد أن محمد رسول الله، حي على الصلاة، حي على الفلاح، قد قامت الصلاة، قد قامت الصلاة، الله أكبر، الله أكبر، لا إله إلا الله. لفظة كانت لحديث مسلمة هي، ومسلمان ضروري طبعا بيزاني ولا بريكة لبر الشبكة شوينك وكبانجي لين ندري أو ببانج بداولة ولا مالي خوش يعني.